لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 258 لوانەکانی تفسير القرآن پیرۆز بێمەوە خزمەتتان بەمە بەس ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فيه آيات بينات مقام إبراهيم ومن دخله كان آمنا ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا ومن كفر فإن الله غني عن العالمين. بەڵێ خۆشەویستان، دیارە لە وانی ڕابردوو خەزمەت ئەو ئاەتە بە تایبەتی لە سەرەتای و ئاەتە وەستاین کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە مەککەی پیرۆز و بە تایبەتی باز لە بەیت الله الحرام دەکا. فيه آيات بينات چەندین ئاياتی ڕۆشنی تێدا لەوانە مەقام ئیبراهیم، مەقامی ئیبراهیم ئەوجا مەقامی ئیبراهیم ئەو بەردەیکەوە لەسەری دەوەستا کاتێکەوە بینای کەعبەی پیرۆز کە ئێستاش مایە و سنەتە لەوێن دەرێ نوێژ بکرێت لە دوای تەواف یاخود مەقام ئیبراهیم وەکو هەندێک لە مفەسیرین دەفەرمون واتە شەعائیرەکان و ئەو واجباتانەی کەوا لە بۆ حەج لەوێن دەرێ ئەنجامی دا ئەوە هەمووی پێدەگوترێ مەقام ئیبراهیم بۆ شێوەش لێک درایتەوە. ئەوجا دەفەرمی وەمەن دەخەلەه کانە ئامینە، هەر کەسێک بچیتە ناو ئەو حەرەمە کانە ئامینە لە ئەمن و ئەماندایە. دیارە ئەو ئاەتە وەکو زانایان دەفەرمون کاتێکەوە لەفظەکەی لەفظەکی خەبەریە بەڵام ئینشائیەت المەعنە ومن دەخەلەه کانە ئامینە، وەکو خەبەرێک دەفەرمون هەر کەسێک بستە ژوورێ بستە ناو بەیت الله الحرام ئەوە ئامینە ئەمینە، بەڵام وەکو گوتمان بە مانای ئەوەی دێکەوە ئینشائیەت المەعنە واتە ماناکەی ئەوەیەکەوە بەو شێوەی پێویستە ئەو هات تەعامل لەگەڵ بکرێ کەواتە ومن دەخەلەه کانە ئامینە ئەی فەئەمینوو، ئەوەی کەوا داخلی ئەو حەرەمەی بوو پێویستە ئەمن و ئەمانی پێ ببەخشرێ، ئەوەی کەوا داخلی ئەو حەرەمەی بوو پێویستە ئەمن و ئەمانی پێ ببەخشرێ. جا وەکو لە تەفسیری ابن كثير رحمة خوای لێبی دەفەرمێ ما أفادته الآية من إثبات الأمان لداخله إنما هو بتحريمه الشرعي الذي وردت به الآيات ووضحته الأحاديث والآثار. كواتا دەفەرمی ئەوەی کەوا لەو ئاەتە وەردەگیرێ ئەوە تحريمة الشرعية کەواتە نەک قەدەری بی هەر ئەوەی بستەوێن دەرێ ئەمین بی. هەمومان دەزانین جاروایە لەوێن دەرێ وەکو چەند ساڵێک پێش ئێستا پار بوو پێرار بوو کەوا چەندین کەس لەوێن دەر بە حادیسەیەک قەدەری خوا لەوێن دەرێ گیانیان لە دەستەوە خوای گەورە بە شەهیدیان قبول بکە. بەڵام لێرەدا مەبەستەکەوێ مانا شەرعیەکەی لێ وەردەگیرێ ومن دەخەلەه کانە ئامینە دەفەرمی وەکو لە مەفهومی ئايات و ئەحادیثەکان کە لەو بابەتەی هاتی ئەوەیەکەوە ئەوەی داخلی لەوێن دەر بە شەرعەن ئەوانەی دەسەڵاتدارن لەوێن دەر پێویستە ئەمن و ئەمانی پێ ببەخشن، ئەمن و ئەمانی پێ ببەخشن. وەکو لەو حەدیثەش هاتێکەوە بوخاری و مسلم و ئیمامی ترمذی و ئیمام ئەحمەد ڕوایەتیان کردێ عن أبي شريح الخزاعي رضي الله عنه يتر بدور دفن فلما صلى رسول الله صلى الله عليه وسلم قام فحمد الله واثنى عليه بما هو أهله ثم قال كاتك وفي صوص نويجي كرد أو جاء فرموي أو جاء هستا وتارش دا وحمد سنة إخوائي قوري كردو فرموي إن مكة حرمها الله، مكة خوا حرامي كردي واتخوا حرمتي في بخشية ولم يحرمها الناس، خو خلق نينك أو حرمتان ببخشة خواه حرمتي ببخشة فلا يحل لامرئ يؤمن بالله واليوم الآخر أن يسفك بها دما. كواتل بو هيت كسيق نهاتي كوا إيماني بخوا وبروج دواي هاتيا إيماني بخوا بروج دوايها أن يسفك بها دما نابي خينك ليو برجندري ولا يعضد بها شجرة. طبعا هو نابي خين ليو برجندري حتى وكل زاهليتش لپیش هاتن اسلام که خوان به بقای دین ابراهیم دزانی کاتێکەوە کەسێک بگەیشت بە قاتلی بابی خۆی لەوێن دەرێ نەیدەکوشت ئیتر
ئەو مزگەوتە پیرۆزە حرمەتی خۆی هەیە خوا و حرمەتەی پێبەخشە لێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بۆ هیچ کەسێک نەهاتیە کە ئیمانی بەخوا بە ڕۆژی دوایی هەبی کەوا ئەن یەسفکە بیها دەمەن لەوێ خینێک بڕێژی ولا یعضیدە بیها شەجەرە بە هیچ شێوەیەک دارێک لەوێ نابردرێتەوە لەوێن دەرێەوە هەروە حیوانێک ڕاو ناکرێ فإن ترخص مترخص لقتال رسول الله صلى الله عليه وسلم فيها ئەگەر کەسێک ڕخسەت بینیتەوە بۆی کەوا ئەدی باشە لێو پێ سەسم لە کاتی فەتحی مەکە طبعاً لە پاش فەتحی مەکەی وا دەفەرمێ ئەگەر کەسێک بەوەی دلیل لۆ خۆی بینتەوە ئەدی باشە لێو پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکەوە چووە ناو مەکەی لەوێن دەرێ کەسانێکی کوشت کەوا فەرمی کەسانێکن و دەستنیشانی کردن ئەگەر ئەوانەوەین تعلق بئەستاری الکەعبە خۆیان بە ستارەی کەعبەش دانووسان بیان کوژن ئەوانە وەکو بە مستەلەحی ئەوڕۆ مجرمی حەرب بوون ئەگەر کەسێک بەڵگە بینتەوە بە بەڵگەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لەوێن دەرێ لە کاتی فەتحی مەکە بڕیاریدا کەسانێک بکوژرێن فقال أحلت لرسول الله صلى الله عليه وسلم ئەو کەسە وا بڵێ ڕاستە حرمەتێ بەڵام حەلال کرا لە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو حرمەتەی هەڵگیرا و دەکرێت کەسانش تێدا بکوژرێ فقولوا له پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێن پێی بڵێن إن الله قد أذن لرسوله ولم يأذن لك پێی بڵێن کە خوا ئیزنی لە بۆ پێغەمبەردا صلی الله عليه وسلم فقط لە کات فەتحی مەکە ئیزنی لە بۆ تو لە بۆ غەیری توش نەدایە وإنما أذن لي فيها ساعة من نهار کەواتە دەمێک لە ڕۆژێکدا دەمێک لە ڕۆژی فەتحی مەکەدا خوای گەورە ئیزنی دام ثم عادت حرمتها اليوم كما حرم الله عز وجل أول مرة إلى يوم القيامة کەواتە تەنها ساتێک لە ڕۆژی فەتحی مەکەدا خوای گەورە ئیزن بە پێغەمبەردا صلی الله علیه و سلم کەوا قیتالی تێدا بکاتن پاشان خوای گەورە ئینسان حرمەتەکەی خستەوە سەری هەتا ڕۆژی قیامەتێ ئەوجا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی وليبلغ الشاهد الغائب کەواتە هەرێک لەنگۆ ئێستا ئامادەیە با خەبەر بەو کەسانە بدەن کە ئامادەنینە وەکو ئێستاش کەوا فعلا بە سەنەدی صحیح ئەو ئەحادیثانە لە بۆ ئێمە جیاردرایەوە کەواتە ومن دخله كان آمنا واتە هەر کەسێک کەوا چۆنە ئەو بەیت الله الحرامە پێویستە ئەمن و ئەمانی پێبەخشن ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا وجا لێردا خوای گەورە دەفەرمی ولله على الناس لە بۆ خوا هەیە لەسەر خەڵکی حج البيت حەجی ئەو ماڵە بکەن حج واتە قەزد ڕوو لەو ماڵە بکەن بە مەبەستی ئەنجامدانی مناسکی حەج خوا فەرزی کردە لەسەر خەڵکی مناسکی حەج لەو جێگا پیرۆزەدا ئەنجام بدەن من استطاع إليه سبيلا هەر کەسێک لە مسلمانان کەوا ئیستطاعی هەبوو توانی بگاتەوێن دەرێ پێویستە لەسەری ئەنجامی حەج بدا کەواتە ئەنجامی مناسکی حەج لەوێن دەرێ مناسکی حەج ئەنجام بدا و ئەدای بکە کەواتەوە لێرەدا وەکوزانان دەفەرمونون بەو ئاەتە خوای گەورە حەجی فەرز کرد لەسەر مسلمانان ئەوەی کە لە توانایاندا هەیە وەکو لە ئەحادیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم واریدە کەوا پێنجەم ڕوکن لە ئەرکانەکانی ئیسلام ئەوەیە کەوا حەج البەیت حەجکردن لە بۆ ماڵی خوای گەورەی حەرام کەواتە ولله على الناس ئەو یەک لە صیغەکانی وجوبە ولله على الناس لە بۆ خوا هەیە حەقی خوا لەسەر خەڵکی کەوا بێن حەجی ماڵی خوا بکەن سبحانه وتعالى کەواتە بەڕاستی ئەوە بەڵگەیە و چەندین ئەحادیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی کەوا فعلا حەجی ماڵی خوا یەکە لە ئەرکانەکان کەوا پێویستە هەر کەسێک من استطاع إليه سبيلا من استطاع لە ئیستطاعیدا هەبیتن بتوانی بگاتێ ئەو جاوەکو زانان دەفەرمونون الزاد والراحلة واتە ئەوەندە ئەوەی زاد و زەخیرە هەب کە بگەیتێ ڕاحیلەش هەبی کەوا پێی بڕواتن و ئەمن و ئەمانەچی هەبیتن ئەمین بی لە ڕێگاکەی کەواتە بە مستەلەحەکی دیکە توانای بەدەنی هەبی و توانای مادیشی هەبی توانای بەدەنی هەبی توانای مادیشی هەبی ئەدێگەر بەس توانای مادی هەبی توانای بەدەنی نەبی پێویستە بەدەل حەجی بکات لە بۆ خۆی کەواتە یەکێک لە جیاتیوی بە پارەکەی بڕواتن ئەگەر توانای بەدەنی هەیە بەڵام توانای مادی نییە ئەوە لەسەری نییە من استطاع إليه سبيلا استطاع و توانای ئەو دانیە وەکو لە ڕۆژگارشی ئەو ڕۆدا کابرا هەیە لەوانەیە توانای مادی و بەدەنیشی هەیە بەڵام ناودەنووسی ناوی ناگەڕێتەوە قەدەری خوایە ئیتر ئەوەی لەسەر ئینسانە پێویستە هەتا بکرێ محاولە بکاتن بە پارەی با بڵێن ئەوەی کە ئێستا بەو مقدارە پارەی کە دانرایە ئەگەر بەوەی
ناوی دەرنەچوو پارەی زیاتری هەبوو توانی بە ڕێگای تیزاری بڕواتن وەکو هەندێک کەس لەولا و لەولا جۆمان لێ دەبی وڵات حرامە و گوناحە نەخێر بەڵکو ڕوکنێکە ئەنجامیدا ئەگەر هەموو دنیاش ئیوی بیبەخشی لە پێناوی ئەوەی کەوە ئەو ڕوکنەی ئەنجامدا وەڵاهی دەینیتن کەواتە پێویستە لەسەری هەر کەسێک لە توانایدا هەیە محاولاتی خۆی بکاتن بە ڕێگای ڕسمی دەرچوو ئەگەر نا بە پارەی زیادەوە ئەگەر لە توانایدا هەیە بیکە پێویستە بیکە ئەگەر هەر لە بۆی نەکرا و هەر لە بۆی ئەنجام نەدرا پێویستە وەسیەت بکە کەوا لە میراتەکەی لە دوایی بەدەل حەجی لەوە بکەن کەواتەوە ڕوکنێکە لە ئەرکانەکانی ئیسلام و بە نەسی ئاەتی خوای گەورە واجب و فەرزە لەسەر مسلمانان کەوا جارێک لە عومریدا حەج بکە ئەوەی لە تواناشیدا نەبی من استطاع إليه سبيلا کەواتە لەسەری لا دەکەوی ومن كفر فإن الله غني عن العالمين هەر کەسێکیش کوفر بکە ئەوە خوا سبحانه وتعالى بێنیازە لە هەموو عالەمین هەر کەسێکیش کوفر بکە ئەوە خوای گەورە بێنیازە لە هەموو عالەمین وەکو گوتمان جەمعی عالەمە کەواتە سوى الله سبحانه وتعالى هەمووی پێدەگوترێ عالەمین ئەو عالەمی مەلایکەتە و عالەمی جنە و عالەمی ئینسە ئەو عالەمی حیوانە ئەو عالەمی نەباتە إلى آخری هەم مەخلوقات هەرێک لەوانە عالەمێکن هەر کەسێک کوفر بکە خوای گەورە بێنیازە لە هەموو عالەمین پێویستی بە کەس نییە وەکو لە حديث صحيح مسلم ده هاتك دجارته لما فيما يرويه عن ربي كاتك الخواي جورة دجارته حديث قدسية أنه قال خواد فرمي يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم كانوا على أتقى قلب رجل واحد منكم ما زاد ذلك في ملكي شيئا أي بندكان من أجر أول وآخرتان لآدم وحتى خاتم وإنسكم وجنكم كواتە لە ئینس و لە جنیش نەک هەر لە بەنی ئادەم كانوا على أتقى قلب رجل واحد منكم هەر هەمووتان لەسەر شێوەی دڵی بە تەقواترین کەس بن هەر هەمووتان بەو شێوەیە بن ما زاد ذلك في ملکی شيئا هیچ شتێک لە ملکی من زیاد ناکات هیچ خوای گەورە پێویستی پێ نییە لو أن يا عباد لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم دیسان ئەی بەندەکانی من أجر أول وآخرتان إنس وجنتان كانوا على أفجر قلب رجل منكم أجر لسر شيوي ضلي خرابترين كذب لنجو هر همي أوهابو شوي خرابن ما نقص ذلك من ملك شيئا هيج تيجل ملك من كمناك كواتخواي جور سبحانه وتعالى بيست بندكاني نية بندكان بيستان بخواي سبحانه وتعالى يا أيها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد ئەنگۆنە کە محتازن بەخوا لە نەفەس و هەناسەتان لە سیحەت خۆشیتان لە ژیانتان لە مردنتان لە هەموو شتێک ئەنگۆ محتاجی خوانە سبحانه وتعالى خوای گەورە پێویستی بەنگۆ نییە ئەو ناز و نیعمەتەش کە لەگەڵ بەندەکانی دەکا خوای گەورە سبحانه وتعالى نەک لەبەرەوەی ئیش پێیانە نا بەڵکو لە فەزلی خۆیتی لە ڕەحمەتی خۆیتی سبحانه وتعالى ئەگەر شکرانە بکەین لە بۆ خۆمان شکرانە باشە و خوای گەورە پێڕازیە لەبەرەوەی يرضه لكم وكل سورة الزمر دادا فرمي تشكروا وإن تشكروا يرضه لكم لبونغو بيرازيا لبو ما باشا كاتك شكرا عندك لبدنيا وقيامت من خو أو كسيكوا كفر جدك والعياذ بالله أو خواي جور زرر با كفر كردني هيز كافرك زرري فينا قاتن بلام لبونغو خرافة ولا يرضى لعباده الكفر لبو بندكاني خواي جور رازيني كوا كافر بن لبروي بدبخت دنيا وقيامت دبن إتر ومن كفر فإن الله غني عن هر کەسێک کافر بی خوای گەورە پێویستی بە هیچ کەسێک نە جا لێرەدا لە دوایەکەوە باس لە حەز دەکات دەفەرمێ ومن كفر ئیتر لێرەدا ومن كفر زانایان بە سێ شێوە لێکیان داتەوە هەندێک دەڵێن لێرەدا واتە هەر کەسێک لە ئیستطاع و تاقەتی هەبیتن حەج بکە نەیکا پێ کافر دەبی جا چەند قەولێک لەسەر ئەوە وەکو حافظی ئەبوبەکری ئیسماعیل عومەری کوڕی خەتاب دەجێڕێتەوە خوای لە ڕاست دەفەرمی من أطاق الحج فلم يحج فسواء عليه مات يهوديا أو نصرانيا سبحان الله هر كسيك توانا حجي هبي وحج نكا أو لو خوي بتسمر نك دمري بابمري بجولكا بديان قال ابن كثير إسناده صحيح إلى عمر بن الخطاب رضي الله عنه وروى سعيد بن منصور في سنن عن الحسن البصري قال عمر بن الخطاب رضي الله عنه لقد هممت أن أبعث رجلا إلى هذه الأمصار كات إمام عمر كخليفة بو دفرمي خليكة همت بكم لسر أوي كوا بياوانك بنيرم لبو ولاية كانم فينظر إلى كل من كان عنده جدة فلم يحج تمشاكا
بحساب لقال خلشي بكان هر كسك توانا حز كرديني وحزناك فيضرب عليهم الجزية بابسن جزيان لي وربقرن لبرسي ما هم بمسلمين براستي أنا مسلمان نين ما دمت أنا هي وحزناك مسلمان يبا جزيان لي وربجيلي. قال السيوطي في الإكليل ولقد استدل بظاهر الآية ابن حبيب على أن من ترك الحج وإن لم ينكره كفر. كاتب ابن حبيب أويش هر عيني بلقي بو أتدين توهر كسك توانا حجزها بيو حزنا كاتم براستي بي كافر دبي. ثم قال وأخرج ابن أبي حاتم عن ابن عمر من كان يجد وهو موسر صحيح ولم يحج كان سيماه بين عينيه كافر. ثم تلا هذه الآية. ابن عمر خويل رازي لخوي لبابي تفرمي هر كسك تواناي هبي حز بكاو نيكرد أو كسا لا سيماو لا نيوتسواني بكافرين سرا كان سيماه بين عينيه كافر أو لسيماي نيوتسواني نسرا كسج كافرة. إتر بلا زورق لعلماء وكو بابلين للصحابة وكو إمام عمر وكو ابن عمر وكو إيديكا خوان لرازيبي وعلماء متأخرين ضلين ومن كفر أو بلغير سر كسك توانا حجزها بحزنك أبي كافر ذي هندش كذا لنا خير لنا الصحابة وكو عبد الله كور الشقيق خويل راز رحمة خويل يبدأ فرمي لنا الصحابة هيشتاق نبو متفق بن لسر أو كوات ترك كردني كفرة إلا ترك كردني نواج نبي واتلو واجباتاني كخواي قردينا هيشتاق نية كوات ترك كردني إنسان بي كافر بي مگر نوێژ کردن بی کەوات بە تەرکی نوێژ هەموو سەحابە ئیجماعیان لەسەرەوەی بە هەر کەسێک نوێژ نەکا ئەوە پێ کافر دەبێت بەڵام تەرکی حەج یاخود تەرکی ئەرکانەکانی کە پێ کافر ناوی بەڵکو گوناحبار دەبی لێ دەڵێن کەواتە هەندێک لە عولەما دەڵێن ومن کەفەر واتە حەج لەتوانێتە بینەیکە و پێ کافر دەبێت هەندێک دەڵێن نەخێ لێرە ئەوەی کەوا باوەڕی پێ نەبی لەبەرەوەی هەر کەسێک باوەڕی بە یەک ئاەت لە ئاەتەکانی قورئانی پیرۆز یاخود لە فەرمودەی صەحیح پێغەمبەر صلی الله علیه و سلم طبعا كوا بالرجاء صح لما نهات بي كشتك معلوم في الدين بالضرورة أو كوا معلوم بلدين بضرورتها مو مسلمانة في استئمانة في كسر إنكار يجلو شتان بكاتن بي كافر دبيتن كواتا لير دا ومن كفر بمعناه أو كسر إيماني بوين بك حج واجب بي كافر دبيتن بوش شوي ليك دنوا هندج دنوا ومن كفر فإن الله غني عن العالم وأتلبوا التغليظة لبوا التغليظ وكو حديث بيغمبر هاتي صلى الله عليه وسلم سباب المسلم فسوق وقتاله كفر جويندان بمسلمانان فاسق بونا بلام قتال شر كردن لقال بي كافر دبي هم مسلمانان جدزان هم بابنين علماء أمد لسري متفقين كوا بشر كردني نيوان دو مسلمان بي كافر نابن لبروي بنص آيات لسورة الحجرات ولا تسندين أحاديث ديكا هاتي كوا بلا جناه تاوانش زور قوري بلام بي كافر نابي طلين أوش لير دا كبين صوصا كفر مويتي قتاله كفر لبو التغليظة واتا تيما بقين كقضية زور قوري ليرج بها ماشي ومن كفر لبو التغليظة واتبزان ترك الدنيا حز لبو كسك لتوانا ذهبي زور قرصة كواتا لبو أويا يتر بهر حال حز كردن واجبة ركنك الأركان كان هر كسقنيك أو بالتأكيد روبروي عذابي خواي قوري دبيتو مقر خوا برحمة خوي سبحانه وتعالى لي خوش بي. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.